چەند مەسەلەیەکی گرنگ هەیە پەیوەست بە ژینگە. ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا هەمولایەک بە دیاریکراوی لە 2 ساڵی ڕابردوودا 2 ساڵی وشکە ساڵی بوو. ئەم ساڵ لەخوا بە زیاد بێ بارانی باش باریوە، بەڵام ئایا وشکە ساڵیمان تێپەڕاندووە یاخودنا ئەمە خاڵی دووهەمیش ئایا مەسەلەی بە بیابان بوون ئەوەی لە خواروی عێراق ڕوو دەدا دێت بەرەو کوردستان یاننا. لەسەر ئەم بابەتانە ئێمە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عومەر حوسێن پسپۆڕی پلان ڕێژی بۆ خزمەتگوزاریەکان و GIS ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێ. سپاس بۆ بەشداریکردنیشتان لەم گەشتەی دوا هەواڵ لە کوردستان 24 بارانی باش باریوە تا ڕادێک وەکو لە هەواڵەکەشدا هاتوو، بەڵام دڵێ هێشتا بەنداوەکان پڕ نەبوون. دەتوانین بڵێن ئەم ساڵ با لە وشکە ساڵیەوە دەست پێ بکەین لە وشکە ساڵی دەرباز بووین و ترسمان نەبێت لە وشکە ساڵی؟ سلااو کاک حاکەم، سلااو لە بینەران و بیسەرانتان، خۆشحاڵم لەگەڵ جەنابتان بەشدارم لەم بەرنامەیە. سەبارەت بە وشکە ساڵی بەڕاستی ئێمە جارێ دەبی تەستیف بکەین مەبەستمان چیە لە وشکە ساڵی. ئایا مەبەستمان میترۆلۆجیکەل دراوتە واتە وشکە ساڵی ئاو هەواییە، یان ئەگریکەلچرال دراوتە وشکە ساڵی کشت و کاڵیە، یان هایدرۆلۆجیکەل دراوتە واتە وشکە ساڵی هایدرۆلۆجی. ئەگەر مەبەستمان لە وشکە ساڵی هایدرۆلۆجیە ئێمە دەبی لێرە بەراورد بکەین لە نێوان بڕی داهاتی ئاومان و بڕی لە دەست دراومان. کە دەڵێن بڕی داهات واتە لە ڕێی بارانەوە چەند بارانمان بۆ هاتووە و چەندیشمان لە دەستداوە. عادەتەن ئەمە چۆن هەژمار دەکرێتن؟ مامناوەند وەردەگیرێتن لە نێوان چەند ساڵێکدا. بۆ نمونە من ئێستا لە پارێزگای هەولێر مامناوەندی دابارینی هەولێر 609 ملیم بۆ لە نێوان ساڵانی 1970ەوە تاوەکو 2020 دەبێتن ئەو بڕی تا ئێستا باری بێتن لە 185 ئەو بڕە زیاتر بێتن بۆ ئەوی بڵێن وشکە ساڵیمان تێپەڕاندووە، بەڵام تاوەکو ئێستێمە ئەو بڕەمان تێ نەپەڕاندن، نەخێر نەگەشتوە ناو بڕە. بۆیە دەکرێت بڵین تاوەکو ئێستا مەترسی وشکە ساڵی لەسەر پارێزگای هەولێر و دەتوانم بڵێم هەرێمی کوردستانیش تێمە نەپەڕاندیە، بەڵام نزیک بووین لەوەی کە ئەو مەترسی تێپەڕین، بەڵام لێرە کێشەکە لێرەدا نییە. با ئێمە وشکە ساڵی تێبپەڕێنین، کێشەیەکی دیکە سەر هەڵدەداتن. ئایا ئێمە ڕوبەڕووی وشکە ساڵی کشت و کاڵی بۆتینەوە یان ناچکە لە ئەنجامی وشکە ساڵی ئاو هەواییەوە وشکە ساڵی کشت و کاڵی سەر هەڵدەداتن کە لە ئەنجامدا شەی خاک کەم دەکاتن، کاریگەری نەرێنی دەبێت لەسەر کشت و کاڵ و کاریگەریەکانی ڕوونی بە دیارکەوتووە. تقریبا 175 بەرهەمی گجووتیاران ساڵانە لەو ناوچانەی کە ناوچەی شێدار نینە وشکن ئێمە لە دەستی دەدەین نایدورنەوە، ئەسڵەن فەلاحەکان نایدورنەوە. لە ئەنجامی ئەمانەوە وشکە ساڵ کاریگەریەکی نەرێنی دیکە سەر هەڵدا کە وشکە ساڵی هایدرۆلۆژیە. ئەلێرێ بابەتە مەترسیدارەکان وەکو تازە جەنابەت ئاماژەت پێ کرد کە باست لە کەمی یان نزمی ئاوی دەربەندی خان. بەڵێ وشکە ساڵی هایدرۆلۆژی لێرەدا کێشەیەک سەر هەڵدەداتن لە ئەنجامی کە وشکە میترۆلۆجیکەل دراوت و لە ئەنجامی ئەگریکەلچرال دراوت چی سەر هەڵداتن هایدرۆلۆجیکەل دراوت سەرەوەتە وشکە ساڵی هایدرۆلۆژی. لەم حالەتدا ئاوی ڕووبارەکان کەم دەکاتن، تەنانەت دەتوانین بڵێن وشکیش دەکاتن، دەتوانین بڵێن ئاستی ئاوی ژێرزەویدا دەبەزێتن و هەروەها کانیاوەکان وشک دەکاتن. با بین ئەیمامە تەطبیق بکەین لەسەر هەرێمی کوردستان. بە هەزاران کانیمان لە دەستداوە ئێستەوە وشک بووە. ئاستی ئاوی ڕووبارەکان تەسریفی بە یەکجار دابەزیوە و جگە لەوە ئاستی ئاوی ژێرزەوی بە 250 مەتر ئێمە لە هەولێر دەگەشتینە ئاوی ژێرزەوی. ئێستا تەنانەت هەندێک شوێنمان هەیە تاوەکو 650 مەتر ئینجا دەگەین ئاستی ئاوی ژێرزەوی. واتە ئێمە لەم ناحیەوە لە مەترسی داینە. زۆر باشە کاک دکتۆر، ینی ئەمانەی باست کرد ینی بەڕاستی مەترسیدارن، بەڵام وەکو هەر ئێوەش ئاماژەتان بێت ئیشەڵا بارانی باش دەبارێت تا بڵین وشکە ساڵیەی زەراعیەکە یا کوشتڵەکەمان تێپەڕاندوو. بەڵام ئێستا دیاردەیەکی تر هەیە کە ئەمە بەشێکی پەیوەستە بە هەردوو وڵاتی کە ئاوی زۆربەی ئاوی عێراقی لێوە دێ بە هەرێمی کوردستانیشەوە هەم ئێرانە هەم تورکایە هەردوو لە ئاوەکانیان گرتوتەوە. ئێستا دیاردەیەک لە خواروی عێراق سەری هەڵداوە دیاردەی بە بیابان بوون و زۆر بەخێراییش دەڕوا. سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ئاشکرا دەڵێ 7 ملیۆن کەس لا ئەوەن کە ئیتر وردە شوێنەکانی خۆیان بەجێبێڵن. بەڵام پرسیارەکەی من ئەمەیە، ئایا ئەو مەسەلەی بە بیابان بوون دێت شمولی کوردستانیش دەکات بە دیاریکراوی ناوچەی هەولێر ناوچەیەکی دەشتاویە هەروەها گەرمیان کە پێ دەڵێن گەرمەسێر، ئایا ئێمەش ڕوبەڕووی ئەوە دەبینەوە؟ کاکم خۆی ئێمە باسی هەر دیاردەیەشی سروشتی بکەین دەبی تعریفەکەی دیاری بکەین. کە دەڵێن بە بیابان بوون احتیمال لەسەر منەظەمەی فاو دەکەین
کە دەڵێتن التصحر عبارة عن تراجع الإنتاجية واتە بە بیابانبوون بریتە لە بەرەو دواگەڕانەوەی بەرهەمهێنان زۆر بێگومان ئێمە کە زەویە کشت و کاڵەکانمان لە ڕابردوودا ئەو بڕە بەرهەمەی کە دەیداینێ زۆر زیاتر بوو لەوەی کە ئێستا بەدەستی دەهێنین واتە تووشی بە بیابانبوون بووە بەڵام بە پلەیەکی کەمتر بە ناوچەکانی کوێ بە ناوچەکانی خواروی عێراق چکە یەکێک لە دەرهاوێشتەکانی وشتی و وشکە ساڵی ساڵاکبوونی دیاردەی بە بیابانبوونە بەڵام لە باشووری عێراق ئەمە کاریگەریەکانی زیاتر دەبێت چکە بۆ ئێمە خاڵێکەیە بەڕاستی جێگای دڵخۆشی کە ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕێژەی تقریبا نزیکەی 150 تا 51 داهاتی ئاوی عێراق لە ناو خودی کوردستانەوە هەڵدەقێتن ڕاست ئێمە اعتیمادمان لەسەر تورکیا اعتیمادمان لەسەر ئیران لەگەڵ وڵاتانی دەوروبەر بەڵام ئەمانە تەغزیەی ئاوی کوردستان دەکەن بە ڕێژەی 149 ینی ڕێژەی تەبەعیەی ئێمە بۆ ئەم وڵاتانە ڕێژەی 149 بەڵام ئەوان شتێکەیە ئەوان زۆر بەر لە ئێمە کەوتۆتنە خۆیان بۆ ئیدارەدانی دەرامەتی ئاویان ئێمە لەو نەخاڵەوە زۆر لە دوای ئەوە بڵێ زۆر باشە کار دکتۆر کەواتە ئەمە خاڵێکی یەکجار گرنگت وروژانیەوە کەواتە ئێمە نەک ینی ئەرشی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاوە چی دەبێت بۆ ڕێگریکردن لە بیابانبوون بۆ ڕێگریکردن لە بەهادەردانی ئەو ئاوەی کە خۆمان ئەمانە پێم وابێ ئەگەر بە باشی ئیدارەی بدەین ڕەنگە هەم بیابانبوونمان نەمێنێ هەم بەشی خۆمان بکات بالمناسبە کاکەم بە پێی یەکێک لەو دیراساتانەی ئێمە کە ئەنجاممان داوە عادەتەن بە پێی ستەندەراتی نێودەوڵەتی دەڵێ هەر تاچێک بڕەبەشی لە ئاوی وڵاتەکە لە 1000 مەتر سێجا ئاوت زیاتر بێ ئەم ناوچەی هەژار نێ لەلایەنی دەرامەتی ئاوە خۆشبەختانە داهاتی ئاوی ئێمە ئەوەی لە بەنداوەکان هەیە ئەوی لە ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەویە بڕەبەشی تاکمان لەو بەشە زیاترە بەڵام کێشەکەمان لەکوێدایە کێشەکەمان لە ئیدارەدانیدایە قەناعەت ناکەم لە ڕێژەی 118 زیاتری ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان سوودی لێ بینراوێتن هەمووی بە هەدەر چووە و دەڕۆت بەرەو خواروی عێراق چووە بەڕاستی ئێمە دەبایە ئەمانە یعنی ڕێژەی دانیشتوان ساڵانە ڕوو لە زیاد بوون یعنی یەک لە تەقریرەکانی نەتەوە یەکگرتوەکانم خوێندەوە دەڵێ عێراق 120 ئاوی سازگاری لەدەست دەداتن تاوەکو ساڵی 2050 باشە 150 تۆ بڕی ئاو لە دەستدا و ژماری دانیشتوان تا 2050 بەلای کەمی فیدو دەبێتەوە دوو قات دەبێتەوە ئەمە بەڵێ ئەمە پێویستی بەچ دەبێت پێویستی بە ئیدارەدانێکی حەکیم دەبێتن بۆ دەرامەتی ئەو بە عێراق و بە کوردستانەوە مەبەستمان چێ ئیدارەدانێکی حەکیم یەک ئێخۆ سعودیا ئێستا بەرهەمهێنانی گەنمی ڕاگرت بۆ لە بەرەوەی ئاوێکی تێچووی دابینکردنی ئاوی زیاترە لەوەی بۆ ئێمە دەبێتن ئەو بەروبانە بەرهەمبێنی کە ئاوێکی زۆری پێویست نیە ئەمە یەک دوو ڕێگات تەقلیدیەکان تێبپەڕێنین بۆ نمونە یعنی زۆربەی وڵاتانی پێشکەوتو دەبینی لە کۆتایی گەڕاکەکەیدا پرۆژێکی دووبارە تەصفی ئاوی هەیە دەیگەڕێنێتەوە دیسان بەکاری دێننەوە یان ئێمە ناکرێتن ئەمە هەر 1224 بیر لە هەولێر ئێستا ئاوی لێ دەردێنرێت ئاو بۆ شاری هەولێر دابینەکە 1200 دیکەش لێ درراوە بۆ شارەکان لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نیە ئاوی ڕووبارت بە تەنیشدا بڕۆ تۆ بچی ئاوی ژێرزەوی بۆ شێوەیە بەکاربێنی ئەمە بەهادەردانی سامانێکی زۆر بەهادارە زۆر باشە کاک دکتۆر بەڕاستی پرسیار زۆر بوو بەڵام دیارە ئێمە کاتمان هەرەوەندە بوو زۆر بەڕێز دکتۆر عومەر حوسێن پسپۆڕی پلان ڕێژی بۆ خزمەت گوزاریەکانی و GIS گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوو شەوتان باش.